و ئاریش چیمان پێڵێت فەرموو. بینەرانی ڕۆژێکی نە سڵاوتان لێبێت. ئێمە لە سێمین فستیڤاڵی مەولانین لە پارکی مەولانە لە فامیلی مۆڵ بێگومان وەکەزانن ئەمڕۆ یاخود ئەم شەو حوتەمین شەوی فستیڤالەکەی و ئەم شەویشی ماوە کە کۆتا شەوەکە هیوادارین بتوانن بێنە فستیڤالەکە و بتوانن چێژ لەو خواردنانە وەربگرین کە لە نێو فستیڤالەکەیە هەیە. بەڕاستیەوەی کە لە ماوەی ئەم حەوت ڕۆژەدا ڕۆیشتووە نزیک بووین یا زیاد لە 100,000 خەڵک سەردانی فستیڤالەکەی کردووە کە ئەمە بەتەواوەتی جێگەی دڵخۆشی ئەمەیەکە خەڵکێکی زۆری نێرە خواردنەکان تاقیەکەنەوە ڕابۆچوونی خواردنەکانی ژانی کە لە زاری خۆیانەوە بیسومانە هەمویان لی ڕازین و پێیان خۆشەکان خواردنانە تاقی بکەنەوە ببوورە. دیارە بێگومان ئەوەی کە ئایبینین ئێستا بەشێکی زۆر لێرە لەو خواردنانی کە خواردنی کوردەوارین خواستی زۆرە، یعنی هەستەکەی کەسانێکی زۆر لێرە دێنە ئێرە و خواردنە تاقیەکەنەوە کە خواردنی تایبەتن خواردنی کوردین لێرەیە ئەبینم بەڕاستی لە کۆشێک لە کۆشکەکان ڕەشماڵە و جلو بەرگەکانیان زۆر جوانە. هەندێک بابەتێ چۆنی کتە جوان هاشی گوێنی و لە بەرای وایە وڵی گوێنیشم لە بەرابێ هەر جوانم وایە ئەمان ڕێک پێ هەستەکەم و تایبەتمەندیانەوە گرتووەکە ئەڵی گوێنیش لە بەرکەین هەر جوانین ماشەڵڵا زۆر ستافێکی جوان و تایبەتن. بابێمە لای شێفی سەرەکییان چۆنە خاتینیان حاڵ چۆنە باشی زۆر سپاس باسێک لە فستیڤالەکە بۆ بکە خواستی هاوڵاتیان لەسەر خواردنەکان چۆنە؟ هاوڵاتیان هەمیشە ساغ و تەندروست بن زۆریان پێخۆشە و ئێمەشەر خۆشحاڵین بۆی کە ئەمڕۆ لە سلێمانی بەم جۆرە هەم خەڵکەکەمان بۆ جۆش و خڕۆشەوە سەردانی ئەم شوێنەکەن و هەم شوێنەکەش لە ڕووی هەموو ئەمنیەت و ئاسایشە و پارێزراوە ئەمە بۆ ئێمە جارێکە سەربەرزیە و خواردنەکانیشمان جارێکە بە خەڵکی بیانی و خەڵکی ناوخۆمان ئەناسێنین و بەشدارین من وەکو کافترا ڕۆستۆرانتی ڕەشماڵ بەشدارم بە شفتە و بۆ ڕەشماڵ فەرەنگی و بریانی و ئەوە ڕەشماڵ فەرەنگیە بە مریش دروستکرێت زۆر خۆشە بە مریشکەکەین بەڵێ بە مریشک و لەگەڵ داو دەرمانی تایبێتی ڕەشماڵ ئەمە لای عەرب بەتمەن بە باگ لە ناسراوانیە زۆر ئیتر ئەمەش گۆشتی قاورمێ ئەمە لە فرن دروستمان کردو زۆر خۆشە هەر بەم جۆرەیە و خۆشت باشە شکور داشکانێکتان کردووە شتێکتان کردوەڵین هزار چییە بێبی بە بەس کفتەکە 500 قوربانی گوێنەگەشتان جوان ئەڵی گوێنیشتان لەبەر هەر ئەمەش دیزایانی خۆمە کاگاری جان چکە خۆ دەزانی ڕەشماڵی ژەر دیزایانی خۆمە و جلەکانی ستاف و خۆش ئەبێر دیزایانی خۆم بێ من سواز دەکەم کاگاری زۆر سپاس بێگومان بۆکوی بێنن زۆر سپاس خەڵکێکی زۆر بەڕاستی نێرە خواردنە کوردەوارەکان تاقیەکەنەوە و ئەوەی کایبینن مەسەلەن بریانی و شفتەیە کوبەیە یا پراخە لە هەموو جۆرەکان لێرە خەڵک خواردنی جۆرا و جۆر تاقیە کاتەوە بۆی بتوانێت کە هاتە نێو فستیڤالەکە چکە چێژی خواردن لە نێو فستیڤالەکە شتێکی ترە لەگەڵ جۆرەها شیرینی جوان لێرە هەیە بۆ سەرنجڕاکێشی مناڵە چاوگەشەکان بۆی کە ئەو شیرینانە ئەیخۆن بتوانن تاقی بکەنەوە و چێژی لێ ببینن لە هەمان کاتدا ئەگەر کامێرەمانم هاوکار بێ ینی بزانە هەندێک جۆر شیرینی هەیە لێرە تەنانەت بۆ مناڵە چاوگەشەکان و هاگەرێکێکی ئاهەنگی لە دایکبوونی هەبێ هەر لێرە هەندێکێک ئامادەی ڕاستەخۆ توانێ بەکاری بێنێتەوە و بتوانێ سوودی لێ ببینێت و چێژ لە هەموو تایبەتمەندیانە ببینێت کە لە نێو فستیڤالەکە هەیە. خواردنی کۆریش بەڕاستی ماشەڵڵاوەنە قەرەباڵغا یعنی ناگەمە شێفەکانیان ئەو کەسانی کە لە نێو فستیڤالەکان بۆی قسەیەکان لەگەڵکەم هەندێک جۆر شیرینی تایبەت هەیە لێرە ئایبێنم نازانم ینی هەستەکەم ئەمە خواردنێکی کۆری تایبەتە سوشی هەیە جۆرێک لە شیرینی هەیە زۆر خواردنی تایبەتێکە بێگومان لێرە خەڵکێکی زۆر خواستیان لەسرە حەز لە خواردنی کۆریێتۆ زۆر چییە خۆی چی تاقیەکەیت؟ وەڵا سوشی و ئەنەدۆس پێشتر تاقی کردوێتەوە؟ بەڵێ سوشی و نۆدڵەکەوان نیە؟ بەڵێ باشە یەکێکتان پێم بڵێن بەڕێز ئەمە چییە ئەمەی کە لێرە هەیە و شتێکمان بۆ باس دۆکە جۆر خواردنتان ئێمە کۆریە خواردنەکان بەڵێ هەر جۆر خواردنمانەیە جۆر بەڵێ بەڵێ ئاسیا وڵاتیان چۆنە فستیڤالەکە چۆنە؟ زۆر باشە فستیڤالەکە زۆر خۆشە یاخوا بەخێر بێن نامەیە زۆر سەرقاڵیان کەم لە بەرەی سەریان قاڵە بەشێکی زۆر لە با بڵین شیرینانی لێرە هەیە ئەوە ئەکرێ پێم بڵێن ئەمە چییە ئەمە پاقلاوەیە پاقلاوە نیە ئەمە چییە؟ بەرگر پاقلاوەیە کاکزانە بەخێر بێت ئەوە کاگاری زۆر ببوورە ئەوە بەرگر پاقلاوەیە ئەوە دەستکاریمان زۆر کۆڕانگاریمان زۆر تیا کردووە
بەرگر پاقلاوە ینی شکڵەکەی لە شێوەی بەرگرە لە فەی بەرگر بەڵام بە پاقلاوە بەڵێ ئەوە زۆر تایبەتە و ڕۆنەکەشی آخر کوالێتیە چی ترمانەیە زۆر ئاوە هەمووش تایبەتە بە زۆر تایبەت ئەمە زۆر سەرنجڕاکێت ئەوە زۆر کونافەکەش کونافەکەمان لەبیر نەچێ کونافەکە زۆر بزانم سوپرایزێکشانەیە بۆ ئاخیر شەو کۆتاشە و گەورەترین خەڵات پێشکەشەکەین کە لە هەمویان جیاوازترێت کەواتە وەرن بۆ فستیڤالەکە شیرینی سودەیس سوپرایزی هەیە بۆ کۆتاشەوە دەستان خۆش بێگومان بەشتێکی زۆر لە خواردنگەکان وەکو بێنن چووکەیتر کاتی دەمە ئێوارەیە کەسانێکی زۆر هاتوونە تێرە بۆی خواردن تاقی بکەنەوە و فستیڤالەکە بێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە هەم چێژ لە خواردنەکان ببینن هەم لە هەمان کاتدا کەشێکی ئارام و بە چێش بەسەر بەرن یانی تەماشاکەن لە نێو مەنجەڵی مسا خواردنەکان ئامادەکرێت و بەشێکی زۆر لێرە لە شیرینەکانیش هەیە کە بێگومان شیرینی جۆرا و جۆرن لێرەیە ئەیان بینیت بە چەندین شێوازی جیاواز لێرە شیرینین بێگومان کە هەن و کەسانێک دێنە ئێرە جۆرەها شیرینی جیاواز تاقیەکەنەوە و لە هەمان کاتیشدا پێمەڵێن لەوێ کەس قسەمان بۆوەکە دێ وڵ ئەچینە لای ڤینۆسخان چین لای ڤینۆسخان بەزەگەر ڕێگەمان بکوە ڤینۆسخان و ڤینۆسخان چاپێکەوتنی لەگەڵای لەم کاتەیە بێگومانەوە کەسانێکە بینم کفتەخۆری خۆری زۆر حەزل لە کفتەیە زۆر چەند جار کفتەی ئێرە داخی کردوتەوە زۆر ئەمە چەندەم جار دەبێ بۆ فستیڤالە دووەم جار دووەم جارە جاری یەکەم چی تاقی کردەوە کفتە هەرەوە هەر کفتە کفتە بڕۆخۆتی کفتە خۆر دەست خۆش بێگومان کەسانێکی زۆرە بینم لێرە خواردنی زۆر تایبەت تاقیەکەنەوە ئیتر قەرە خەرمان ئەڵێ بریانی ئەڵێ لە هەموو جۆرە خواردنەکان بوونیان هەیە لێرەیە بۆ ئەوەی بتوانم کە چێژی ئەو خواردنانە بێگومان لە ڕێی کامێرەکە بۆ ئێوە بگوازمەوە و وەکۆی بینن بەشێکی زۆر لە ڕیستۆرانتەکان بە یاری ئاگرین بە بابەتی سەرنجڕاکێش پێشوازی لە هاوڵاتیانەکەن بۆی بتوانن چێژێکی زۆر تایبەت ببینن و شەوانەش لە نێو فستیڤالەکە هونەرمەندێک دیارە فستیڤالەکە ئاڕازێنێتەوە گۆرانی تایبەت کەشتێکی زۆر تایبەت پێشکەش بە میوانەکانەکات و ئەوەی کە ئایبینم لە دەموچاو و ڕوخساری هەموو وڵاتیانی کە دێنە نێو فستیڤالەکە گەشت بینی و ڕووخۆشی بەدەم چاوێنەوە دیارە ئارەزویان لەوەی کە بێنە فستیڤالەکە و لێرەدا بۆ چەند ساتێک هەموو یادگارانە کە لە نێو فستیڤالەکەیە بەجێ بێڵن و هیواداری نییە وەشکاتان هەبێ بێنە نێو فستیڤالەکە و کەشێکی تایبەت و ئاوا فێنێک بەسەر بەرن لەم شوێنە فێنکەیە من بەجێتان هێڵم هیوادارم